بەهۆی پێنەدانی موچەکانیان مامۆستایان تا ئێستا لە بایکۆت بەردەوامن و دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. ئەوەش زیانی زۆری بە پرۆسەی خوێندن گەیاندووە. بەداخەوە ئەوە زیاتر لە 15 ڕۆژە دەرگای ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کورد لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان داخراوە، بەڵام ئەم دەسەڵاتە بێباکە هیچ بەخەمێەوە نایە و نایە بزانن گرفتی مامۆسایان چییە، کێشەی پەروەردە چییە، کێشەی وانەبێت چییە، بۆچی داخراوە. لەبەرەوە ئەم دەسەڵاتە بێباکە وەڵامی مامۆسایان و خەڵک ناداتەوە، موچەکانیان دابین ناکاپ لە بەرزکردنەوەی 7 ساڵە وەستان و ئەوانە بێژ دانامەزرێنێ پەروەردە بەلایەوە گرنگ نییە. نزیک دەبێتەوە لە 15 ڕۆژ زەنگی ساڵی نوێی خوێندن لێدراوە، بەڵام پێشوەختە مامۆستایان هۆشداریان دالەوەی موچەی مانگەکانی 7 و 8 پێ نەدرێت دەرگای قوتابخانەکان ناکەنەوە. ئێستاش موچەی مانگی نۆشی هاتۆتە سەر. و ئێمە لە ئێستادا کە لە بایکۆتین پاش 3 مانگووە تقریبان 21 مانگ موچەمان وەرگرتووە. ئەگەر حسابی بکەی ئێستا 3 مانگووە 7 ڕۆژی ئەچێتە پاڵ. ئەنی بەتەمان لە مانگی دەیە کە ڕۆژی شەممە بڕیارە موچەیەک بدەن بە مامۆستایان، بەتەمان بەم موچەیە مامۆستایان بنێرنەوە ناوەندەکانی خوێندن کە ئەمە بڕوا ناکەم هیچ مامۆستایەک ئەگەر هەز بە مەزڵومێتی خۆی بکات مل بۆ ئەو بڕیارە نەوی بکات. لەبەر سەرەتا بەخێر هاتنتانەکەم بەخێربێن سەر چاو. بێگومان ناڕزایەکانی مامۆستایان و فەرمانبەران بەردەوامە هەتا وەرگرتنی موچەی مانگی 7 و 8 و 9 بڕیارمانداوە ناچینەوە هۆڵەکانی خوێندن هەتا ئەو 3 موچەیە وەرئەگرین، پاشان مەرجی داوامکردنمان پلە بەرزکردنەوەی مامۆستایانە، گەڕاندنەوەی شکۆ و حورمەت و ڕێزە بۆ مامۆستایان لەلایەن دەسەڵاتەوە. مامۆستایان دەڵێن درێژە بە بایکۆت دەدەن تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. بەشێک لە ئەنجومەنی مامۆستانی ناڕازیش لە نوێترین هەنگاویاندا ڕێگەی بەغدایان گرتوۆتە بەر بۆ سۆراغی موچەکانیان و گەیاندنی سکاڵاکانیان و دەڵێن 60,000 واژۆیان کۆ کردوێتەوە و سەردانی بەرپرسانی عێراق و پەرلەمان دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.